تقریبا 100 دانە بوو بەس ئەو دانەیە مایتەوە یەک دانەی دیکەی تێدا نمایە ئەوەش بە چاوی خۆتان بین هەموو کەلەشەکانە و داواکاریم لە حکوومەتیەوەیە کاکە چارەسەرەکی لەو سێ بێلانانە بکا بەڕاستی چیلۆمان نەهێشت ئەوە چەند منداڵی خەڵە بگرێ چەند کەس بە دەستی ئەو سەگە بێلانانە بە دەمی ئەو سەگە بێلانانە بکوژرێ و مردار بیتن ئیتر ئێستاش زەرەرەکەی لەمەدا کە تەناو پەلەوەرەکانمان هیچی نەهێشتە یەک دانە زیاتری بۆمان نێشتەوە بتر لە 100 دانە بوو تقریبا بە بڕی پارە بری 3 ملیۆن دینار زیاتر بوو چکە هەمووی شامی بوو مریشکی شامی بوو هەمووی ئەسلی زۆرەکانی چ بووم زیاتر هەر هەموو مریشک بوونیان قازشی لەگەڵ مریشک و مراوی هۆڵندی بوو مراوی هۆڵندیشمانە بوو چکە زۆر گران بەهانە و مراوی هۆڵندیانە باوەڕ دەکەی وەکو منداڵەکانی خۆمان چاومانێ دەکرد و بە خێومان دەکرد ئێستاش هەر 5-6 لە جێ کردووە لەو حەوشە گەورەی هەر هەمووی مردار کردووە هەر دانەی تقریبا 50 دلار سعری ئەوەی دیژ مریشکەکان هەر دانەی 100,000 و 120,000 100 دانە مریشکە تقریبا هەر هەمووی مردار کردووە هیچ نەماوە بە چاوی خۆتان ببینن باوەڕ دەکەی وەکو منداڵەکانی خۆمان چاومانێ دەکرد و بە خێومان دەکرد ئێستاش بە خۆتان